سوپاسی برای بەڕێز و خۆشەویستم کاقوبات دەکەم کە دوای دەرچوونی فەرمانی بە قەزابوونی ناحیە ڕزگاری خۆشبەختانە بڕی 5 میلیارد دیناری کردە دیاری بۆ ڕزگاری بە دابینکردنی ئەم پارەیە پرۆژەکانمانە چێتە بوارێکی باشتر لێ ئێستا و ئەخرێتە خزمەتی خەڵکەکەوە لەو سێکتەرانەی کە ئێمە ئێستا دەستمان پێ کردووە 4 بیرمان لێداوە بۆ گەڕەکەکانی گەرمیان و نەورۆز و باخچەی شەیداکام و ئێستاش لای مزگەوتی حاجی عومەر بیری چوارەم لێ ئەدرێ و دوو شوێنش دەست پێکراوە بۆ قیرکردن لە ئێستادا پرۆژەکان کاریان تێدا دەکرێت ومێ دەکەم ئەمە بە شێوەیەکی گشتی ببێتە مای خزمەتکردنی زیاتری سنووری ڕزگاری. ئەو پارەی کە تەرخان کراوە لەلایەن قوبات تاڵبانی و ئاوەڕۆ شتی دیکە لە خۆگرێت ئەوەی کەوتم قیر کۆمەڵێک لە گەڕەکەکانمان پێقیرەکرێ 4 گەڕێکمان قیر کراوە 4 گەڕێکی تر ئێستا قیری لەسەر دەکرێت کۆڵانێکی ڕێیسی کۆنکریت دەکرێت باقیەکەی دەکرێتە تەواوکاری کارەبا و ئاوی خواردنەوە و ئەو سێکتەرانە هەموو ئەگرێتەوە. بەم دیارەی بەڕێز قوبات تاڵبانی ئەتوانین بڵێن ڕزگاری هەنگاوێکی دیکە ڕاتە پێشەوە. بەڵێ بە تاکید دەبرە ئەو پارەی کە ئێستا بۆمان دابین کراوە پارەی 3 ساڵ بۆ زیاتری بودجێ ئاسایی ئێمە وەکو ناحیە ڕزگاری.